بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. لەخوا پاڕێمەوە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵکە ئینشاءالله. داوا لەخوا ئەکەم لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزێ ئینشاءالله. ئاگاداری توێشەبەرە کردەوەکانمان بین، ئاگاداری ئەو کیسە بین کردەوەکانمانی تیا خەزن دەکەین کونی تێ نەبێت. ئەمە ناونیشانی وتار و باسی ئەم عەسرەیە. ئاگاداری ئەو کیسە بین کردەوەکانی تیا کۆ ئەەکەینەوە لە ژێرەوە نەڕژێن. هەر عیبادەتکردن مەرج نییە، هەر ئەوە مەرج نییە خواپەرستی بکەم. پارێزگاریکردن لەو خواپەرستی و لەو عیبادەتە زۆر گرنگە. هەر ئەوە ئەساس نییە عیبادەت کۆکەمەوە، هەر ئەوە گرنگ نییە خواپەرستی کۆکەمەوە. ئەوە گرنگە ئەوەی کە کۆم کردووەتەوە چۆن پارێزگاری لێ بکەم و نەفەوتێت. ئەمە مهمە مسڵمانەکان. لە شوێنی چاکدا داینەی، مۆریانە تێی نەدا. چۆن کردەوەکانمان لە هەمانەکانمانە بپارێزین، چۆن هەمانەکانمان کونی تێ نەبێت، چۆن کیسەی کردەوەکانمان کونی تێ نەبێت. ئەمە گرنگە. با بزانین بەچی کونی تێ ئەبێت، با بزانین کردەوەکانمان چۆن ئەڕژێت. دەستنوێش دەگرین بە جوانترین دەستنوێش، بەڵام ئاوی زیاد بەرئەدەینەوە. ئەو پەڕی بەلەوعەکە بەرئەدەینەوە، ئاوەکە ئەڕوا شڵپەیەت. ئەمە کون و کردە ناو هەمانەکەتەوە و دەستنوێژەکە و خێری نەما. ئەمە خێرەکە و ڕۆی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەسەر دەریاشە، لەسەر بەحریشە ئیسراف مەکەن. سەدەقەیەک ئەکەیت و خێرێک دەکەیت بە فەقیر و هەژارێک بە مەبلەغێک، بەڵام دوای ئەوە بە سووک سەیری ئەکەی، زەلیلی ئەکەی، باسی ئەکەی لای خەڵکی کە پارەم پێیاوی. ئەمە کون و کردە ناو هەمانەکەتەوە و خێرەکە و ڕژە. ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. بۆ هۆی منەت و ئەزیەتدان و بە سووک سێرکردنەوە سەدەقە و خێرەکەتان بەتاڵ مەکەنەوە. بەچی کون ئەکەمە هەمانەکەم؟ شۆ نوێژەکەم، ڕۆژوو ئەگرم، بە ڕۆژان نوێژ دەکەم و بە شەوان نوێژەکەم و بە ڕۆژوو ئەبم، بەڵام لەولاوە سەردانی خوشکەکەم ناکەم. لەگەڵ براکەما قسەم نییە، سەردانی ئامۆزاکەم ناکەم، سیلەی ڕەحم جێبەجێ ناکەم. ئەمە کونم کردە هەمانەکەمەوە و حیچ عیبادەتێک نەمگۆڕێت و فێری ڕەحم و بەزەیم نەکا بەرامبەر بە خزمەکانی خۆم. ئیتر عیبادەتی چی؟ شۆنوێژی چی؟ تاعەتی چی؟ ڕۆژووی چی؟ بەچی کونەکەمە هەمانەی کردەوە چاکەکانم؟ بە ڕۆژوو ئەبم، لەسەر برسیەتی و تینویەتی سەبر ئەگرم، بەڵام لەولاوە
گوێ نەدەم بە خەڵکی، زمانم پیسە بەرامبەر بە خەڵکی، سەبرم نییە بەرامبەر قسەی خەڵکی، ڕوشکێنم ئازاری خەڵک ئەدەم، ئەمە کونم کردە هەمانەی کردەوە چاکەکانمەوە و توێشەبەرەی کردەوە چاکەکانمەوە و هەمووی ڕژان. بۆیە عولەماکان دەفەرمون لا تجمعوا حەسەناتیکم في کیس مەثقوب، کردەوە چاکەکانتان کۆ مەکەنەوە لە کیسە و هەمانەیەکی دراو کاکە هەمووی ئەڕژێ ئەگە دراو بێ، ئەگەر کونی تیابێ هەمووی ئەڕژێ. تەجەمەعوها بصعوبە، بە ناڕەحەتی کۆیەکەیتەوە براکەم خوشکەکەم، بە ناڕەحەتی بڕۆژوو ئەبی والله مانوو بوونە، والله هیلاکیە، والله نوێشکردنمان بوونە، والله ئەنجامدانی کردەوە و عیبادە هیلاکیە تەهەجودە، بەڵام بە ئاسانی لە دەستی ئەدەی، ئەمە زۆر خەتەرە. بەڵام ثم تسقط بسهولة من جهة أخرى، لە ڕێگەیەکی ترەوە بە ئاسانترین شێوە دایدەنیت. یەک مانگە خەریکی عیبادەتی، یەک مانگ خواپەرستی و تاعەت و عیبادەت، ئەوە مانگی ڕەمەزان خەریکە تەواو دەبێت. توێشوێکی زۆر و کۆ کردووەتەوە نەکەی بیکەیتە ناو توێشەبەرەیەکی شڕەوە کونی تیابێت، ها ئاگاد لێبێ بزانە چۆن تەعامل ئەکەیت، چۆن پارێزگاری ئەەکەی لەو عیبادەتە. و مسلمانان ئەمڕۆ لەم سەردەم و زەمانەدا عەجائب مسلمانێکن، مسلمانێکی سەیرن، پارەی حەج و عەمرەی نییە، بەڵام پارەی سیاحەتی لبنان و ئەوروپای هەیە. ئەڵێ حای ئەو پارەیە کە بۆ عەمرەی دائەنێی بەخوا بۆ ڕیایە بۆ ناچی بۆ نایی بە فەقیر و هەژار، بەرام لەو لاوە ئەچێ بۆ سیاحەت بۆ لبنان و بۆ ئەوروپا، باسی ئەوە ناکا، پارەی عەمرەکە و حەجەکە دیارە. پارەی حەیوانێکی نییە بیکا بە قوربانی، ئەڵێ نیمە قوربانی ناکەم قەرزارم، پارەی هەیە 12 وەرەقە با بە ئایفۆنێک مۆبایلێکی ئەوەنە بەقەد لە سیدلەپی دەست دەبێت 12 وەرەق، بەڵام بۆ 2 وەرەقە بۆ حەیوانەکە بۆ قوربانی نیەتی. ئەمە هەمووی مصیبەتە بەڕاستی ڕوەکاتە مسلمانان. ناتوانێت 10 ئایەت قورئان بخوێنێتەوە مسلمانی ئەمڕۆ، 2 پەڕێ قورئان بخوێنێتەوە، بەڵام ئامادەیە 100 نامەی مەسیجی مەسنجەر بخوێنێتەوە، 1000 ڕەسائیلی ئەملاو بخوێنێتەوە، بەیانی تا ئێوارە چاوی لەسەر مۆبایلەکە بێن نامە ئەنووسێ و جوابی نامە ئەداتەوە، بەڵام بۆ 2 ئایەتی قورئان، بۆ 2 لاپەڕەی قورئان ئەڵێ کاتم نییە و مانوو ئەبم. ئامادەیە جوابی 100 کەس باتەوە بە تەلەفۆن، ئامادە نییە نیو سەعات بڕوا بۆ لای دایکی، بۆ لای پووری خوشکی باوکی خوشکی دایکی مەرحەبایەکی بکە، ئەژڕوات بۆ لای مۆبایلەکەش لێ وازی لێ نایەنێ. ئەلا ئین سلعة الله غالیە، بەڕاستی شتومەکی خوا زۆر بە نرخە، شتومەکی خوا بەهەشتە، بەهەشت زۆر بە نرخە مسلمانەکان، شەونخۆنی ئەوێ، مانووبوونی ئەوێ. ڕۆژی چەند جار قل هو الله ئەخوێنین، ڕۆژی چەند جار قل ئەعوذ برەبی الفەلەق و قل ئەعوذ برەبی الناس ئەخوێنین. چیمان کۆ کردووەتەوە، چ ذکرێک ئەکەین، چ خێرێک ئەکەین، چیمان هەیە بۆ قیامەت؟ لە دنیادا چەند ئەمێنینەوە، لە قیامەتا چەند ئەمێنینەوە؟ ئیمامی عەلی کەڕەمە الله وەجهە فەرمووی بە ئەندازەی مانەوەت لە دنیادا هەوڵی بۆ بە، لە دنیادا چەندێ ئەمێنیتەوە ئەوە نەمانوو بەبۆی، و لە قیامەتیشا چەندێ ئەمێنیتەوە ئەوە نەخۆت هیلاکە بۆی براکەم خوشکەکەم. ئێمە واین؟ هیوادارم وابین، هیوادارم ئاڵوگۆڕی مانگ و ساڵ نەگۆڕین، خوا هەر خوایە، عیبادەت هەر عیبادەتە، ڕۆژوو هەر ئەمێنێ، تەراویح و شەونوێژ هەر ئەمێنێ، سیلەی ڕەحم هەر ئەمێنێ، خێر و خێرات هەر ئەمێنێ، پیاوەتی و مەردایەتی و چاکایەتی هەر ئەمێنێ، جەماعەتی مزگەوت هەر ئەمێنێ، مەوعظە و وتار هەر ئەمێنێ. لەگەڵ ڕێزمە مامۆستای وا هەیە ئەم ڕەمەزان بوو، ئەم ڕەمەزان 2 قسەی خێر بۆ ئەو خەڵکە ئەکات، ئەتر وا ئەزانێت تەنها لە ڕەمەزانە دینی ئیسلام بڵاوکردنەوە هەیە.
نا مەسئولیەتی مامۆستاکان زۆر قورسترە. چەندێ لەگەڵ قورئانە ئەژین ئێمە، چەندێ خزمەتی قورئانەکەین، چەندێ مناڵەکانمان لەم هاوینەدا فێری قورئانەکەین، لەم عوتڵەیەدا هیچ نەبێت جوزئێکیان پێ حیفظکەین، فێری قورئان خوێندنیان بکەین. ئێستا وای لێ هاتووە وەکو دکتۆر عەلی شەریعەتی بەڕەحمەت بێ ئەفەرمێ قورئان داوای لێبردن و لێ ئەکەم قورئان ئاوازی مەرگیان لە تۆوە فێربوون، ئاوازی مەرگیان بە تۆوە خوێندووە، ئاوازی مەرگیان بە تۆوە لێیاوە قورئان، ئاوازی مەرگ بە تۆ لێ ئەدەن. ئەچی بە هەر کۆڵانێکە دەنگی قورئانە بویسترێت ئەڵێ ئەوە تەعزیەی کێیە؟ لە هەمان کاتا قورئان هاتووە لیونذیڕ من کانە حەیەن، قورئان بۆ زینوەکان هاتووە. جا دکتۆر عەلیە فەرمێ قورئان داوای لێبردن و لێ ئەکەم ئاوازی مەرگیان لە تۆ لێیاوە، بانگەوازی مەرگیان بۆ تۆ لێیاوە. ئەچی بە هەر خێمەیەک و شوێنێک و مزگەوتێک و کۆڵانێکە دەنگی قورئان لە دوورەوە ئەبیسی ئەڵێ ئەوە کێ مردووە؟ با بە قورئان بۆ زینوەکانە. قورئان هاتووە عەمەلی پێ بکەین، قورئان هاتووە بەرنامەی ژیان بێ. ئێستا کۆمەڵێک کافر و بێدین لەم وڵاتەیە دژایەتی قورئانەکەن و گومان بۆ خەڵکی دروست دەکەن. چەندێ لەگەڵ قورئانە ئەژین، چەندێ مناڵەکانت فێری قورئانەکەی بە ئەوەی لە قیامەتە تاجی کەرامەت و ویقار لەسەر باوک و دایکی دائەنرێت. بۆیە لە کۆتاییدا دەڵێم با کردەوە چاکەکانمان نەخێنە ناو توێشەبەرەی کونبووەوە، شڕەوە شڕ با نەڕژێ، بزانین لە چ ڕێگەیەکەوە شڕ ئەبێت. هەر عیبادەتێک ئەکەیت ڕێگەیەکی هەیە بۆ شڕبوون و کونتێبوونی توێشەبەرەی عیبادەتەکە و نێڵی بفەوتێت، نێڵی کۆت بە ناڕەحەتی کۆ بووەتەوە، با نێڵین ئینشاءالله بفەوتێ. خوای گەورە موفەقمان بکا بتوانین عیبادەت و حەسەناتی چاک کۆکەینەوە ئینشاءالله. خوای لە گوناحمان خۆش بی، تاعەتمان قبوڵ کەی، خوای ڕەحممان پێ بکەیت، خوای گیان بە ئەهلی عیبادەت حەسێبمان بکەی، خوای بە ئەهلی قورئان بمان ژمێری، خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی صلی الله علیه وسلم. خوای لە گوناحی باوک و دایکمان خۆش بیت، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت، خوای شیفای نەخۆشەکانمان بیت، خوای ئیسلاحی حاڵمان بکەیت، خوای دوعاکانمان گیرا بکەیت، خوای بە ئیسلامەتی بمان ژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.